سلێمانێ دبینن لە دبستانێکە وی باژاری باشوورê Kurdistanê çar xwendekar bi vîrusa korona ketin hevkarê me Hawjî Cemal û zanyarên zêdetir. بەڵێ هەچەندە هەفتەی پێشوا بڵاوکرایەوە کە چەند خوێندکارێک لە یەکێک لە خوێندنگاکانی پارێزگای سلێمانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئەمڕۆ دەنگۆیەکی دیکە بڵاو بۆتەوە کە گوایە 5 خوێندکار لە یەکێک لە خوێندنگاکانی سنووری پارێزگای سلێمانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بۆەوەی کە ئایا هەڵوێستی تەندروستی چی دەبێت سەبارەت بە ڕێکارە تەندروستەکان لە خوێندنگاکان و هەروەها بارودۆخی و خوێندکارانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی ڕێکار و ڕێنمایی چی دەبێت بۆ ئەوەی کە ئەگەر بێت و ئامارەکان بەم شێوەیە لە خوێندنگاکان بەردەوام بن. دەچمە لای بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و زانیاری زیاتی لەسەر ئەم بابەتە لێ وەردەگرم. دکتۆرم کاتت باش. زانیاریەکان باس دەوە دەکەن کە 5 خوێندکار لە خوێندنگایەکی پارێزگای سلێمانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەکو وەزارەتی تەندروستی چیتان لا هەیە زانیاری لەسەر ئەم بابەتە؟ ئەم کاتەی بەڕێستان باش دیارە لە هەفتەی ڕابردووە تا هەفتەی یەکەمی کردنەوەی دەرگای خوێندگە و قوتابخانەکان بەڕێی خوێندکاران و قوتابیانە 4 خوێندکار لە قوتابخانەیەک و لە یەک پۆلی شاری سلێمانی لە ڕۆژی دووشەممە لەلایەن مەکتەبەکەەوە ئەمە بە پێی زانێرانەی کە لایەن بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی بە من ڕاگەیانا دوێنە دوای هەندێک بڵێن لێ دوانێک و لە کەناڵی کورسات نیوزە بە حساب ڕۆژی دووشەممە دەزیشان کراوە سەحە وترا و لە سێشەممە بە تەربیە وتراوە سێشەمە داخراوە ینی ئەو پۆلیان کەرەتین کردووە. لە ڕۆژی چوارشەمە شا بە دواوە خوێندگایەک لە مێرگەسوو ناحی بەرزان خوێندکارێک گەچنە خوێندکارە لە خێزانەکەی و نەخۆشەکەی هێناوە باپیری و مامی ئەمانە تووشی بوون. بەڵام 5 خوێندکار لە سەراسی کوردستان توش بوون. ئێمە پێشتر کە دوای ئەوەی وەزایەتی پەروەردە داوایەک لە ڕێی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەی کۆرۆنات پێشکەشەکە ئەزای وەزای تەندروستی بڕیارەدا لەبارەوە وادێکردنەوەی خوێندن لە ڕێی چەند کەناڵێکەوە چ من چەبرای بەڕێزم جەنابی وەزیریە هەموو ئەوانەی کە ناو وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرەکان قسەیان کردو و تومانە ئێمە ئێستا کاتەکە بە باشە زین لەبری لە چەند هەفتەی ڕابردووە شەپۆلی کۆرۆنا شەپۆلێکی داخشا و هەڵقشاویش نییە بەڵام بەڕێکی ئەڕوا هەڵقشانی بەخوێنە دیوە ژمارەکان ڕوو لە باشن. پێش سێ هەفتە خۆناغی پۆلی 12 کرایەوە 2 هەفتە ئەسسمنتی بۆ کرا زۆر باش بوو ئەوە کرایەوە. بەڵام ئێمە کەوتمان کاتەکەی دەبارە ئێمە تومانە ئێسەر ژەخی لەوە دەکەینەوە پێڕەوکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی بە تایبەتی لە خوێندنگاکاندا لەلایەکەوە خەڵگە لە ئەیبۆسی ناو بازار لە ناو مارکێتەکان لە تازیەخانەکان لە فڵانە ئەمە ئیهمال کراوە. ئەمە بۆ خۆی شتێکی هەڵەیە کە بەشێ بێبەتمانەی هاوڵاتیە بەڵام بۆ خوێندکار خەمەترسیدارترە چکە بە تایبەتی مناڵان ناتوان زۆر خۆیان پارێزن بۆیە هەم لەسەر خێزانەکان و لەسەر قوتابخانەکان دەبڵشەی شێوەیە کە بیان پارێزن. پێشی شتمان ئێمە پێتاوتین چی دەکەمتمان ئەو ڕێنمانی کە بەڕێمە پەیڕۆمان کرد بەیڕەوی دەکەینەوە جای دەم کۆمن ڕێنمایی وتە لە ناو قوتابخانەکان چێکینی بەردەوام هەروەها پەیڕەوکردنی هەندێک بنەمای زانستیە چەند وتمان باڵەخانەکان وکو یەک دیزاین نەکراوە بەڵام تۆ ئەبێ ژماری خوێندکار کەم بکەیتەوە لە ناو پۆلەکەیە نەک لە ناو قوتابخانەکەیە ئەبێ کۆنتاکت مامۆستا ئەین دەوام لە باتی دەبڵ کرێت دەوام بکرێ بە چەند بەڵێ هەندێکی کراوە بەڵام ئەمە قسەمانەوەی ئەم تۆمار نەکردە مەسەن ئەڵێ ئێمە دوای 2 ڕۆژ تۆمارمان دامان خستووە دووشەمە پیان وتراوە دیارە لە یەکشەمە گومانە لە تەلەبەکان هەبووە دووشەمە تۆمار کراوە بە تەربیە وتراوە سێشەمە دایخستووە ئەمە پێی ناوترێت کات و وادەی خۆی کە تو هەست پێ کرد یەکسەر مادەم چۆمە وتومانە چی ڕێنماکان لە یەک خوێندکار لە پۆلەکە 4 ڕۆژ کەرەنتی نەخرێ 5 خوێندکار لە خوێندنگەیەکە هەموو خوێندنگەکە ئێستا ئەم 4 مەتادیە نەیەکە لە خوێندکار لە پۆلەکە نە 5 لە خوێندنگەکەیە بەڵام 4 ئەنی ئەبواە دەست بەجێ هەموو قوتابخانەکەیان لانیکەم بوو 4 ساعت عزل کردایەوە تاقیمیان کردایە لەگەڵ چێکینی ژمارەی خوێندکارانی خوێندکارانی پۆلەکە کراون 2 کەسی کە گومای لێ کراوە نێگەتر دەرچووە 4 پۆزەتیڤ بووە بەڵام قوتابخانەکانەوە نەگرۆکەواتە گومانی زیاتر بڵاوبوونەوە هەیە. ئەم ڕێژەیە مەترسیدار نییە تا بڵێ وڵات داوامەوە سێنی نەخێر ئێمە ئەڵێن تکایان لێ دەکەین تەنان هاوڵاتیان زانکۆ پەیمانگەکانیش سەرەتا بە میکستیچین دەستیان بێکە تێکەڵ ئۆنلاین و ئەو بەردەوام بچوە وڵەکان زۆر قەرەباڵەکە ئێمە ئەڵێن خەرەباڵغی لە شوێن داخراوە کەمکەنەوە ئەنی لە تەنان لە هەندێک لە مەکتەبە ئەهلیەکانیشە کە بە پارە ئەخوێنێ مناڵەکە
ڕاستە کۆی مەسەن ئەگە 200 خوێنکار لە قوتابخانەیە برا کراوە 100 خوێنکار ئەین تەلەبەکان نیو داوامەکەن بەڵام لەناو پۆلەکەیە کەم نەکراوەوە هەمان ڕێژەی جارانە ئەمانە مەترسیدارن بەڕاستی ئێمە و کۆزای تەندروستی ئێمە ناچارین لە بەیانەوە یان زیاتر خۆمان ئەوە بکەین وا بکەین لە ڕێی ژانەکانی هاوبەشی ئێمە و قایمقامێت و ئەوانە وەرە تەندروستی شۆ زیێت چێکینی بەردەوام بکەین چونکە ئەم ڕێکاریان گرتووەتە بەر بەڵام تەندروستی نەیزانانی من بەڕێوەبەری گشتی و هیچ کەرنتی نەکراوە چۆن پەروەدا ئەڵێ وڵا کردومانە ئەعلانمان نەکردو ئەمە شتێک نییە شەرمی لێ بکەی یا بڵێ خەڵقە تۆقێنە تۆ پێویستە ڕاستیەکان لە کاتی خۆیاوکو خۆی بە قەبارەی خۆی بگەیەنی بۆی ئێمە بتوانین لە کاتی پێویستە پەلاماری بدەین تەوقی بکەین خۆ مەسلەی ڤایرۆس هەرەمەیە پەلامادان و تەوقدانە بە زمانە کەی خۆمان بۆیە من جای کە داوا ئەکەم ینی تکایە هەموو کەس هاوڵاتیان مامۆستایان فەرمانبەران چۆ لە خوێنکارێکە ئەنی لە خوێندنگەکار خوێنکار نییە بەڵی خوێنکار ژمارە زۆرەکەیە بەڵام مامۆساشیتیە فەرمانبەریشیتیە لەم لاولا ئەبیسی ئەبینی هەندێک لە پۆجارە دەمجەگرێ ئەمە غەڵەتە ئەمە نەغەڵت ئەمە لە تۆوا پێڵین فەیتەڵ مستێک ینی هەڵەیەکی کوشندەیە بۆیە تکاکەین ئەمە دووبانێ ئەمانە لە کاتی خۆیوەکو پێویست ڕێنمایەکان ڕەچاو بکرێت پێویستیان باوکاری زیاترەوە زایدی پەرۆدا لە ڕێ بەڕێبەراتەکانمانەوە بەسەر چاو ئێمە لە خزمەتیان نین چۆم کێشەی هەمومانە ئەوە نیک من خەتابارم تۆ خەتاباری کە بڵاو بووە ئەوەیە ئەمە هەموو جا ئۆتوشمانە ئێسش دووبارێکێنەوە ئێمە چاوەڕێی شەپۆلێکیکەین مەگەر شانسمانە بێت کە لە ڕووی زانستیەوە مەقسەیە بەس ناتوانانی بڵێ وایە ئەژنا ئیتر لەمان ئەنی بەپی تینەکانمان لە ناوەڕاستی سێ و چەرتایمانی چوار ئەبێ بەربڵاو بێتەوە بۆیە بێ بە خۆمان ئەنی با بکەین زووتر درێنتر بێتە ناومان بە کاریگەریی کەمتر بێتە ناومان سپاس زۆر سپاس بەڵێکۆی زانارەکانی دکتۆر ڕەهێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بوو تایبەت بەو خوێندکارانەی کە دەگوترێت لە خوێندنگایەکی سنووری پارێزگای سلێمانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون.